هیچ شتێک نییە بڵێت شەرابم، شەرابە دەوای دڵی کەبابم، شەرابێ بێنێن کەس نەیچێشت بێ، بۆ دێوانەیەک شەمجێ هێشت بێ، تەنیا و بێ کەسێم ساقی زووەرە، دڵم پڕخەمە بۆ دولبەرە، زمان گۆناکە سوارە هەناسەم، بە پێکێک شەراب بشکێنێتاسەم، بە پێکێک شەراب بشکێنێتاسەم. بەشی یەکی شەرابی یەک، شەرابی دوو کە مەیخانە و شەرابی سێ بەو زوانە ئینشەڵڵا. دایخان بەڕوومە دەرگای مەیخانە، دەرێدی دابڕان سەخت و گرانە، بە کۆڵ بۆ خۆم و ڕابردوم گریام، ساقی و مەیخانەش نەهات نەفرەیەم، ساقی شەرابێ زۆر تەفت و تاڵە، دەستی لەرزۆکێم نایگەرێت پیاڵە، ژیان لە دووریت هەمووی خەیاڵە، دنیا بەبێ تۆ پێکی بەتاڵە، دنیا بەبێ تۆ پێکی بەتاڵە. ئەمڕۆ هاتیتە گەرمیان، ئەم گۆرانیانە پێشکەشەکەی بە گەرمیانەکان؟ بە تاکید ئەمڕۆ یەکەم جارمە کە لە شاری کەلار ئامادەبوونم هەیە و زۆر خۆشحاڵم. سوپاسی ئەو کەساناکەم کە ئامادەبوونیان هەیە لەم بەرنامەیە و زۆر خۆم بە شانازی زانم کە ئەوڕۆ بەشدارم لەو بەرنامەیە. سوپاسی بەرنامەکەشتانەکەم. بەشی سێکەی بۆ بێتەوە؟ کلیپێکی زۆر نایبم بۆ کردووە، یعنی زۆر شاس. کەی بۆ بێتەوە؟ شاید 40-50 ڕۆژیکە.